بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. مسلمانانی خۆشەویست، ئینسانی مسلمان ئەبێ زیرەک بێت. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کەسی زیرەک ئەو کەسەیە کەوا کردەوە بۆ دوا ڕۆژی ئەکات و خۆی حازر ئەکا بۆ ڕۆژی قیامەت و خۆیژی لە دنیا بەکەم ئەگرێ و متەکەبیر نییە. ئێمەش لەم مانگە پیرۆزەی شەعباندا مانگێکی پڕخێر و بەرەکەت ئەحداس و بەسەرهاتی زۆر گرنگ لەم مانگە پیرۆزەدا ڕوویداوە. یەکێک لەو شتە زۆر گرنگانی کە لەم مانگە پیرۆزەدا ڕوویداوە زۆرێک لە ئەهلی سیەر ئەفەرمونون بریتی بوو لە وەرچەرخاندنی کەعبەتوڵڵاه لە بەیت المقەدەسەوە بۆ کەعبەتوڵڵاه، واتە وەرگێڕانی قیبلە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەڤە مانگ و 3 ڕۆژ لە چوونە شاری مەدینەی مونەوەرە ڕووی مبارەکی لە نوێژەکانە بەرەو بەیت المقەدەس بوو. دوای ئەوە زۆر ئاواتی بوو کە قیبلە کەعبەتوڵڵاه کە یەکەم ماڵێک کە خوای تەعالا لەسەر زەویا دروستی کردووە، وەکو فەرمێ بسم الله الرحمن الرحيم إن أول بيت وضع للناس للذي ببكة مباركا وهدى للعالمين. زۆر خۆشی ئەویست کەعبەتوڵڵاه، زۆر خۆشەویست و زۆر ئاواتی بوو کەوا قیبلە وەرشەرخێ. خوای تەعالا لەم مانگە پیرۆزەدا ئەو ئاواتەی پێغەمبەری صلی الله عليه وسلم وەکو باقی ئاواتەکانی بۆ جێبەجێ کرد و پێی فەرموو فلنولينك قبلة ترضاها فولي وجهك شطر المسجد الحرام، یاخود فەرمووی فولوا وجوهكم أينما كنتم، ئەمری پێکردین کە ڕوو بکەینە مسجد الحرام و کەعبەتوڵڵاه. ئەم مانگە پیرۆزە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژوگرتنی زۆر تێدا ئەنجامەدا. لە حەدیثی صحیحی ئیمامی مسلم و بوخاریە هەیە کە حەزەتی عایشە بۆمانە گێڕێتەوە، فەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆرترین کاتەکان کە بە ڕۆژوو ئەبوو لە مانگی پیرۆزی شەعباندا بوو. حتا لە بڕ ڕیوایەتێکدا ئەفەرمێت هەر بەینی نەئەخست لەگەڵ ڕەمەزانە یەکسەرە کامل ئەیگرت. شوڕاح ئەفەرمون مەبەسی ئەوە بوو زۆرترین کاتەکان لەو مانگە پیرۆزەدا بە ڕۆژوو ئەبوو. بەڵام بەنیسبەتی ئێمەوە لە شریعەتی ئیسلامە ئەفەرمون تا 15 ڕۆژی شەعبان ئەوە سونەتە، دوای ئەوە ئەبێتە مەکروه بە کەراهەتی تەحریمی و ناپەسەندە ئینسان ڕۆژوو بگرێ، مەگەر کەسانێک کە عادەتیان وابێ ڕۆژی دووشەممە و پێنجشەمان کە سونەتە ئەیگرن، ئەو کەسانە قەی ناکاتوانن دواتر بیگرین، یا کەسێک گەر عادەتی وابێت بینی نەخا ئەگەر فاسیلێ نەخا ئەویش ئیحتیادیە، هیچ ئەتوانێ هەتاوەکو ئەخیری مانگ بیگرێ. بەڵام ئەم مانگە بە کولی ئەگەر تەماشا بکەین ڕۆژوگرتن زۆر تێدا گەورەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لیان پرسی قوربان بۆ لەم مانگەدا ئەوەندە بە ڕۆژوو ئەبی؟ فەرمووی صلی الله عليه وسلم چونکە ئەم مانگە مانگێکە خەڵک زۆر غەفڵەت ڕووی تێ ئەکات، بەبوون ئەوەی کە مانگی ڕەجەب مانگی محەڕەمە مانگی خوایە، عادەتی پێش ئیسلامی ژوەها بوو کافران و حتا مشریکانی قوڕەیشیش بەر لە هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو 4 مانگەی کە 4 مانگی حرام کە حرمەتی تایبەتی هەیە، ئەو حتا ئەو کافرانش حرمەتیان لێگرتووە. بەڵام کە ئەکەوتنە مانگی شەعبان و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشی ئەفەرمێ خەڵکی غەفڵەتێک ڕووی تێ ئەکا و بێئاگاییەک ڕوویان تێ ئەکا، بۆیە زۆر غافڵە بن. فەرمووی من پێم خۆشە لەم مانگەدا کە کردەوەکان بەرزە بنەوە، بە شێوازێک کردەوەکانم لە حوزوری خوا تۆمارکرێن و بەرزبنەوە حوزوری خوا، کەوا من زبانم بە ڕۆژوو بێت. بەڵێ خۆشەویستان، شتێکی تر کە زۆر گرنگە لە مانگە پیرۆزەدا کە لە بیری نەکەین سەڵاواتدانە لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئیمامی قەستەلانی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێت ئەم مانگە مانگی سەڵاواتدانە لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، چونکە لەم مانگە پیرۆزەدا خوای تەعالا ئاەتێکی تایبەتی بۆ ئومەتی پێغەمبەر ناردووە صلی الله عليه وسلم لە سوورەی ئەحزابا کە پێیان ئەفەرمێ بسم الله الرحمن الرحيم إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. پەروەردگار ئەمرمان پێ فەرمێت کە وا سەڵاوات لەسەر پێغەمبەر بدەین، سەلامی بۆ بنێرین صلى الله عليه وسلم. بۆیە خۆشەویستان هەر کەسێ زۆر سەڵاوات لەسەر پێغەمبەر بدا صلى الله عليه وسلم، زۆر بە احترام و زۆر بە گەورە تەماشای پێغەمبەر بکا صلى الله عليه وسلم، خوای تەعالا لە دنیا و قیامەتا مەحفوظی ئەفەرمێ. خوای تەعالا ئەفەرمێ بە پێغەمبەر صلى الله عليه وسلم وما كان الله ليعذبهم وأنت فيهم، بە بۆنەی تۆوە کە لە ناو خەڵکی دای خوای تەعالا عەزاب و سزای خەڵکی نادا، یعنی تێکڕای سەرزەوی لە مەسخ و لە بەردباران بەسەریانا و لە ڕۆچوون و لە وەرگەڕانیان بە حیوانات بەبوون بەرەکەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم محفوظ بوون.
کەواتە عولەما فەرمونون ئەو دڵی کە پێغەمبەر تێیدایە صلی الله عليه وسلم چونکە زۆر بیری پێغەمبەر ئەکا صلی الله عليه وسلم زۆر یادی پێغەمبەر ئەکا صلی الله عليه وسلم زۆر سەڵاوات لەسەر پێغەمبەرەدا صلی الله عليه وسلم ئەو دڵە بە هەموو شێوازێ مەحفوظە بێت لە هەموو عەزاب و ناڕەحەتیەکان کەواتە جێگەی خۆیەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو دڵمانە بە شێوازێکی زۆر گەورە بە حورمەتەوە ناوی بدەین سەڵاواتەکانی لەسەر بدەین ناوی خۆی ناوی نەبین بە سەیدنا محەممەد صلی الله عليه وسلم بە خۆشەویست صلی الله عليه وسلم بەو شێوازە ناوی بدەین چونکە گەورە و پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم سەردار و سەروەری هەموو پێغەمبەرانە جێگەی خۆیەتی کە خۆشمان بوێ بۆ ئەوەی نەجاتمان ببێ لە دنیا و قیامەتە یەکێکی تر لەو شتە گرنگانەی کەوا ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەلەفی صالح کردویانە ئەصحابی کیرام بۆمانە گێڕنەوە فەرموون ئەوانەی کە دەوڵەمەند بوون لە مانگی شعبانە زەکاتەکانیان حازر ئەکرد و ئەیان بەخشی بە فەقیر و کەم دەسەکان بۆ ئەوەی بتوانن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ڕۆژوو عیبادەتەکانیان پێ ئەنجام بدەن و ڕۆژوەکانیان بگرن تواناییان هەبێ قوت و خواردن بۆ خۆیان بەربانگەکان و بۆ پاشێوەکان پەیا بکەن ئەم مانگە مانگێکی زۆر پیرۆزە قورئان خوێندن لە مانگ و کاتە و ساتە پیرۆزەکانە زۆر گرنگە بۆ ئینسانی موسڵمان خوای پەروەردگار زۆر بەندەکان لە خزمەتیان نزیک ئەبنەوە لێ و لطفیان ئەبێ لەگەل یا ئەگەر بێت و قورئان زۆر بخوێنن بۆیە ئەم مانگە پیرۆزە وە شوێنە پیرۆزەکان کات و ساتە پیرۆزەکان وەکو مەکەی مکەڕەمە مەدینەی منەوەڕە وەکو بەیت المقدس وەکو کات و ساتی مانگی پیرۆزی ڕەمەزان یاخود شعبان لەم کاتە پیرۆزانەدا ئینسان زۆر جێگەی خۆیەتی کە قورئان بخوێنێ بە تایبەتتر لە 15 شعبانە کە خوای پەروەردگار ئەفەرمێ بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة مباركة أفرمي فيها يفرق كل أمر حكيم مفسرين أفرمون بتايبة إمام سيوطي أفرمي زوربي شتكان واتا آجال ورزق كاتوساتي مردنكان زوربي لما 15 شعبان أخواي پروردگار تسليمي ملائكة يكاو لو صالدا بي هلبسن بويا أو صالانه زور جا رزق روزي تيدا دياري أكري ل 15 شعبان تمن دريجي كسكا دەوڵەمەنی فەقیری زۆربەی ئەوانەی تێدا دیاری ئەکرێ بۆیە ئینسان هەوڵ بدا لە 15 شعبانە زۆر ئەو شەوە بە عیبادەت زیندوو بکاتەوە بە تایبەتی عولەما و زانایان فەرمویانە لە بینی مەغریب و عیشادا ئینسان 3 جار سوورەتی یاسین بخوێنێ و دوعا بکا لە بینەکانیانە خوای تەعالا ئینشاءالله ئەو ساڵە مەحفوظی ئەکا و تەمەنی درێژەکە یەکێکی تر لەوانە ئێمە بەرەو مانگی پیرۆزی ڕەمەزان ئەچین زۆر جێگەی خۆیەتی خۆمانی بۆ ئامادە بکەین ئەگەر هەر یەکێک لە ئێمە بڵێن فلانە کەس تۆ زەویەکت پێ ئەدەن بەقەدەر ئەوەی کە چی زەراعەت و گەنم و دەخلودان لەگەڵ خۆتا چەنە توانی ببەی بە ئەنازەی ئەوە زەوی و زارت پێ ئەدەن ئەم کەسە هەوڵ ئەدا بە تەواو معنە ئەگەر چی بار و سەرشانی خۆی قورسەکە هەوڵ ئەدا بۆ ئەوەی بەرووبوومی زیاتر بێت تۆ و دەخلودانی زۆر ئەبات کەواتە ئەدونیا مەزرعەت الآخرە خۆ ئەم دنیا کێڵگەیەکە بۆ ڕۆژی قیامەت بۆیە ئێمەش بەرەومانگی پیرۆزی ڕەمەزان ئەچین و زۆر پێویستمان بە عیبادەتە هەر لە ئێستەوە خۆمان ئامادە بکەین توانای خۆمان وەگەڕ بخەین عادەت بکەین لەسەر ڕۆژ و گرتن قورئان خوێندن سەڵاوات و زیکر و ویرد و ئەوراد و عیبادەتەکان تا لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئینشاءالله بتوانین بە ڕوویەکی گەشەوە بە دڵۆیەکی سافەوە بە تەوبە و گەڕانەوەیەکی جوان بۆ حزوری خوا بچینە حزوری خوا وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم والسلام عليكم ورحمة الله